بەڵێ ئەوە وەک ماوەی دوو ڕۆژە ئێمە لە بەردەم بانکی کەلار داوای شایستی مانگی 5 مانەکەن بەڵام بەداخەوە تا ئەم دقە هیچ وەڵامێکی داواکارەکانمانیان نەداوەتەوە ڕاستە داواکاری ئێمە بە پلەی سەرەکی دامەزرانە بەڵام ئامانج هاتنمان بۆ بەردەمی بانک بۆ داواکردنی شایستی دارایی مانگی 5 مانە وەک ئەزانین زۆربەی وەزارەتەکان معاشی مانگی 6 وەرگرتە بەڵام ئێمە تا ئێستا شایستی مانگی 5 وەرگرتووە. بڵێ ڕیشەی ئەمە دامەزراندنە بەڵام ئێستا وەکو بابەتێکی هەنووکەی کێشەی دواکەوتنی شایستە دارایەکانمانەیە ئێمە لەگەڵەوەی زۆربەی زۆرمان لە لادەکان دەوامەگەین هیچ امتیازات و خزمەتێکی ترمان بۆ حساو ناکرێت تەنها بڕەپارەکەی زۆر کەمە بەشێکی زۆری دەدەین بە کرێسەیارە و لەگەڵەوەش داوە 3 مانگە موچە ماوەرناگەین ینی بەچێت 3 مانگە موچە ماوەرناگرێت و ئەمەش بەڕاستی زوڵم و ناحەقی گەورەی بەرامبەر ئێمە ئاکرێت بۆیە پێویستە بەتایبەتی نازانم ئێمە ڕوو لە هەرکوێگەی نەڵێ بەدەستی ئەمەنیە و دەسەڵاتمانیە و لە توانای ئێمە و لە سەروەمەوە حتا وەزیریش ئەڵێ لە دەستی ئێمەیانە بەڵام ئێمە پێمان ناخۆشە ئەمڕۆ دەرگایەمان داخست و مامەڵەی هاوڵاتیان ڕای ناکرێت بەڵام کارێکە لە ناچاری پەنامە بۆ بردان.